ماوەی مانجێکە نزیکەی 50 گەڕەکی شاری هەولێر بەهۆی دروستبوونی کێشە لە پرۆژەی ئاوی ئیفراز و وشکبوونی بیرەکان و ناعەدالەتی لە دابەشکردنی ئاوی ماڵان ڕوبەڕووی قەیرانی ئاوی خواردنەوە بوونەتەوە کە زیاتر لە 2000 خێزان لەو گەڕەکانە دانیشتەجێن. بەشێک لە هاوڵاتیانی هەولێر دەڵێن ڕۆژانە ناچارن بە تەنکەر ئاو بکڕن و نرخی تەنکەرێک ئاو گەیشتووە تا 80,000 دینار و سەردانی چەندین لایەنی پەیوەندیداریان کردووە و چەندین جار بەڵێنیان پێدراوە بەڵام تاوەکو ئێستا کێشەکەیان بۆ چارەسەر نەکراوە. ئەوە ماگونیوێکە ئەو فەرعی ئێمە ئاوی نایە کێشەی ئێمەش ئەوەیە گەڕەکی پشتەوەمان و پێشەوەمان ئاوەکەی باشە بەس نازانی سبەبی چیە ئەو گەڕەکەی ئێمە ئاوی نایە. من بەخۆم دوێنێ تەلەفۆنم کردووە بۆ 3-4 تەنکەر هەتا ئەومان لۆ بێت کە ئایشمان بۆ هاتووە تەنکەر هەر تانکیەکی 20 بەرمیلیان لێ کردوین بە 10,000 دوو تانکی 7 بەرمیلی بە 20,000 ئەخە مەعقول نییە. دوێنێ پاری مۆلی دەمان ناوە ئەو جۆرە پارێ ئاوێشی هاتە سەر ئەگەر وا بێ مانگی کا 120,000 ئەو گەڕەکە گەڕێکی ژین بڕاستی گەڕێکێکی هەژار نشینە گەڕێکی بێ کەسوکار و بێ ساحێبە کاکە ئێرە سەرۆک شارەوانی هەیە مدیری ئاوی هەیە کاکە ئەوە مدیری ئاو بوونایە و چنێک ئەو پیاوانەی ئەو گەڕەکە دەچن کەس بەهانایەنەوە نایە مەعقولە ئەوە هەموو ڕۆژێ وەزعی ئەو گەڕەکەیە بەس سیاری دەبی ئاو بکێشنەوە. ئاومان هەیە لەبەر ئەوەی ئاوەکە هەیە و بەس قوفڵەکان ناکرێتەوە بە عەدالەتی لەبەر ئەوە ئاو ناگاتە هەوڵاتی باشە هەنێ کەس ئەوەتە خەڵک ئاوە کڕێ ئاو دێنێ لێوێ باشە هەیە کرێچیە هەیە پێشمەرگەیە کرێچیە پارەی ئاو بدە پارەی کرێ بدە پارەی کارەبا بدە. ئەوە بیرەک لێرەیە بیرێشکەش لێرەیە تەنها ناعەدالەتی هەیە لە دابەشکردنەکەی ئەوجا ئەمە نازانین ئایا قوفلە ئایا خەرچیت کەلو ئەولا ئەولای دەبا ئەمە ئەو سەبەبانە نازانین ئەمە تەنها داواکاریمان ئەوەیە لە بەرپرسان لە حکوومەت کێشەکەمان لە بۆ چارەسەر بکەن. بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆی هەرێمی کوردستان دەڵێت توانای بەرهەمێنانی ئێمە بۆ دابینکردنی ئاو زۆر زیاترە لە ژمارەی دانیشتوانی هەرێم بەڵام بەشێک لە کێشەکان بەوەی پابەند نەبوونی هاوڵاتیان بە پێوەرەکانی ئاو بە فیڕۆدانی ئاو دروست دەبێت. ئێمە ئێستاکە توانای ئینتاجمان ئەگەر بەراورد بکرێ بە ژمارەی هاوڵاتیانی هەرێم زۆر زیاترە چونکە ئێستا کە ئەو بڕە ئاوەی کە ئێمە دابینی دەکەین لە نێوان 1,900,000 تا 2,100,000 و ئەسڵەن دەگەیشتە 2,250,000 یعنی دەکانێکی 300 تا 330 لتر بە شێوەیەکی تێکرا ئەگەر دابش کرێ بەسەر هاوڵاتیانی هەرێم. ڕاستە لە شوێنێک بۆ شوێنێک دەگۆڕێ لەوانەیە لە هەندێک شوێن زیاتر دابین بکرێت لە هەندێک شوێن کەمتر بەرامبەڕاستی ئەو بڕە ئاوەی کە بۆیان دابین دەکرێت ئەو 200-250 لترش سیفتی تێدرایە بۆ ئەوەی کەوا خانەوادەکی 5 کەسی یان 6 کەسی کە ئەمە هەر هاوبەشێکی خۆمان لەسەر 6 کەس حساب دەکەین مەترونی وەک مکعب ئاوی بۆ بچیتن و تەواوی پێداویستەکانی خۆی لە ماڵەوە بۆ چالاکی مرۆیەکان بۆ خۆ فێنکردنەوە لە وەرزی هاوین. تاوەکو ئێستا لە شاری هەولێر زیاتر لە 70,000 بۆڕی ئاوی پرۆژەی ئیفراز شکاوە لەگەڵ شکانی هەر جارێکیش بۆ ماوەی مانجێک هاوڵاتیانی بەشێک لە گەڕەکانی هەولێر بێ ئاو دەبن و بە تەنکەر ئاو دەکڕن ئەمەش نیگەرانی و بارگرانی بۆ سەرشانی هاوڵاتیان دروست کردووە.